گەنجێک سەدەها کیلۆمەتر ئەبڕێ دێ بۆ لای من، زۆر بە قورسی قسەیە کرد، هەتا حاڵی کردم زۆری ویست. ئەڵێ مامۆساییان من خۆم ئەکوژم، باشترین چارەسەریشە خۆکوشتن بۆ من. ئەڵێم بۆ؟ ئەڵێ چووکەم دەوروبەرەکەم هەمووی گاڵتەم پێیەکات، کاتێ من ناتوانم تێیان گەێنم، کاتێ زمانم قورسە و بەباشی ناتوانم قسە بکەم، بەرامبەرەکەم کاردانەوەکەی بەرامبەر بە من تەنها گاڵتەجاڕیە، تەنها پێکەنینە، بوومەتە مەسخەڕی ناو خەڵک، بوومەتە گاڵتەجاڕی بازاڕەکان، کۆڵانەکان، شەقامەکان، زانکۆکان، ئەو شوێنانەی کەوا مرۆڤی تایە. من هەست بە مرۆڤ ناکەم، هەست بە مرۆڤبوونی خۆم ناکەم ئەسڵەن. نا ئازیزەکەم، ئەوەی پێویستەکە خۆی بکوژێت، برا جوانەکەم تۆ نیت. ئەو کەسەیە کە گاڵتە بە تۆ کات، ئەو کەسەیە کەوا بە قسەکانی تۆ پێکەنیە، ئەو کەسەیە کەوا تۆ ڕستەیەک ئەڵێی تو جوان بۆت نایە، ئەو بۆ تەواو ئەکا بە گاڵتەجاڕی، ئەو پێویستەکە خۆی بکوژێت. چونکەم تۆ مرۆڤیت، تۆ ئەگەر ئەو لە مرۆڤبوون حاڵی بوایە ئەبوایە ئەو لە شوێنی تۆ خۆی دابنایە، خۆی لە شوێنی تۆ دابنایە، ئەبوایە ئینسافی هەبوایە. چونکەم ناکرێت شتێ تۆ خۆت پێت ناخۆشە بەرامبەرەکەت ئەو کارە بکەیت. بەڕێزانم، ئەمە دەردێکی زۆر کوشندەیە تووشی ئێمە بووە. بەڕاستی لە کاتێکا خوای پەروەردگار ئێمەی دروست کردووە لە قیامەتە مامەڵەی وێنە و کەشخەیی و قۆزیەتیمان لەگەڵا ناکات. ئین الله لا ينظر إلى صوركم، بەخوا بە قۆزیەتی نییە، بە دەوڵەمەنی نییە، بە شەهادەی بەرز نییە، بە حاکمی نییە، بە سەرۆک وەزیران نییە، بە سەرۆکی هەرێم نییە، بەمانە نییە. بەڕێزانم لای خوای پەروەردگار معیار پێوەر لای خوای پەروەردگار تەقوایە. ينظر إلى قلوبكم، ئەو گەنجە جوانی کەوا بە زمانی قورسەوە هاتووە، بە زمانی قورسەوە فاتحە خوێنێ لە نوێژەکەیە، بە زمانی قورسەوە ئەڵێ سبحان ربي الأعلى، بە زمانی قورسەوە داوا لە خوا ئەکات. ئەو زۆر بەڕێزە ئازیزانم، ئەشێت ئەو شەفاعەت بکە بۆ هەزارەهایەک وەک ئەو کەسانی کە گاڵتەی پێکات، هەزارەهایە وەکو ئێمە. رب أشعث أغبر مدفوع بالأبواب، سەروەرمان فەرمووی زۆرێک هەیە سەرچڵکن، سەرلول، ئەو کراسەی بەری هیچ نرخێکی نییە. ئینسانێکی زۆر زەعیف و لاواس لە بەردەمی خەڵکا کەوتووە، لە بەردەمی دەرگای خەڵکا ڕەنگە پاکەرەوە بێت، ڕەنگە کارمەندی شارەوانی بێ، کارگوزاری مەکتەب و خەستەخانەیەک بێ، پاکەرەوە بێت. بەڵام لەو ئەقسەم عەلە الله لەئەبەڕە، ئەگەر سوێن بخوا لە الله سبحانه وتعالى بڵێ ئەبێ ئەم شتم بۆ بکەی، خوای گەورە دڵی ئەم مرۆڤە ناشکێنێ، بەڵکو قەسەم و سوێنەکەشی ناکەوێنێت. بۆ نییە بەڕێزانم کاتێک کەسێ لە خۆت مناڵتر ئەبینی، بچووکتر ئەبینی، ڕێزی لێ نەگری. نا ئازیزانم، ئەسڵەن ئەبێ ڕێز لەو مناڵە بگریت، چونکەم تۆیەک بە کۆڵێ تاوانەوە وا دنیا بەڕێەکەیت و بەرەو قیامەت ئەڕۆی. ئەو مناڵە هێشتا گوناه لەسەر لاشەی نەنیشتووە، لەسەر دڵی نەنیشتووە. وەکە کاتێکش کاتێک گەورە ئەبینیت، کەسێک لە خۆت گەورەتر ئەبینی، بە تەمەن ئەبینی، وەکو ئیمامی موزەنیە فەرمیێ زۆر ڕێزی لێ بگرێ، بڕۆ دەستی ماچکە، چونکەم ئەو ڕەنگە زۆرێک لە قورئان خوێندن و شەو نوێژ و تەراویح و حەج و عومرەی لەگەڵ خۆیان بردێ بۆ قیامەت. ئێوە تۆیەکی گەنج، منێکی کەم تەمەن چیم بردووە لەگەڵ خۆما کە ئێستا شانازی بە خۆمەوە بکەم. بۆی ئازیزانم پێویستە ئێمە هەمومان ئەم کیبرا، ئەم خۆ بە گەورەزانینە، ئەم گاڵتەجاڕیە، ئەم سوخریەتە واس لێ بێنین. چونکەم ئازیزانم ئێمە كلنا سواسية كأسنان المشط، بەخوا هەمومان وەکو دەنی شانەواین، کەسمان لە کەسمان زیاتر نین. هەموو مەلات، شێخت، سەییدت، بەقاڵت، دوکاندارت، تەواوی کۆمەلگا خوای پەروەردگار بە تەقوا مامەڵەیان لەگەڵاکە، نەک بە دەموچاو و بە ڕوخسار، نەک بە شەهادەی بەرز. بۆیە ئازیزانم پێویستە ئەوانەی کەوا ئیعاقەی قسەکردنیان هەیە، بینینیان هەیە، نووسینیان هەیە، دەستیان نییە، قاچیان نییە، بە شێوازێ لە شێوازەکان پێداویستی تایبەتیان هەیە، ئێمە دەستیان بگرین، هاوکاریان بین، لە مەجلیسا لەسەری خۆمانەوە دایەنین، لە سەیارەیە لە پێشی خۆمانەوە بن، هاوکاریان بین، دووبارە ژیانیان بۆ بگەڕێنینەوە. ناکرێ ئێمە فاکتەرێ بین، هۆکارێ بین بۆ ئەوەی ئەوان ژیانیان لێتاڵ بێت. ئەمە ڕیسالەیە، مەسجە بۆ هەر کەسێکەوە هێشتا لە مانای مرۆڤبوونی ئەو ئینسانانە تێنەگەیشتوونە. بە هیوام هەموو لایەکتان سوتان لەم بابەتە بینی بێت. بارك الله فيكم، والسلام عليكم ورحمة الله
وبركاته.